دوای 15 ڕۆژ لە داخرانی بەهۆی هێڕشی هاوبەشی ئەمریکا و قەوارەی زایۆنی بۆ سەر ئێران و بێکاربوونی سەدان هاوڵاتی مەرجی نێودەوڵەتی حاجی ئۆمەران کرایەوە. هاتوچۆی بازرگانی و گەشتیاری بەڕووی هاوڵاتیان و بازرگاناندا ئاسایی بووەوە. کاکە بەنسبە سنووری حاجی ئۆمەران ئێستا تقریبان 15-16 ڕۆژ بوو قەپات بوو، بەس ئێستا کرایتەوە بازرگانی بەردەوامە. دووەمی ششکا و سنوورە قەپات کرێت تەسیل لە هەموو شۆفێرێکیەکە، لە هەموو سایقەکێکە، لە هەموو بازرگانێکێکە. ئێستا لەخۆی بە زیادی بەردەوامە و هیچ کێشەی نییە و هەموو بارەچش لە سنووری حاجی ئۆمەران دێت. ئەمە بە زۆری وەڵای مەم شەکەلە یان تەڕەیە یان هیچکەبارە بە زۆری هەمووش داخلی هەولێر دەبی لۆ زۆربەی جێیەکان دەڕوا، بەس لەخۆی بە زیادی ئێستان سنوورەکە بەردەوامە و بێ کێشەیە. دوای هەموو ئەو ڕۆژانە لە چاوەڕوانی یەکەم ئۆتۆمبیل کە سنووری ئێرانی بەرەو هەرێمی کوردستان بڕی و باری هێنایە نێوخاچی هەرێمی کوردستانەوە، بازرگانێکی کووردە و باری ماسی بۆ ناحیەی شێلاتزێ دەگوازێتەوە. کاکە ماندوونە بنێمە لەو دیوە هاتوین لە کوردستان لە ئێرانەوە هاتوین، ئێستاش ماسیمان بار کردو لە پیرانشار دەڕۆین بەرەو شێلاتزێ. بەس حدودەکە وەک جاران بڵێ پڕ نییە، قەڵەباڵغ نییە، 20 سیارەی تەیە کە نەگەرەوان کارەکان تەواو بوو بەڕێیان دەکەن و وەک پێشوشە سیستێم و شتەکەش هەر باشە، بەس لەو دیوێ ئەوڕۆ سیستێم نەبوو، سیستێمەکە نەبوو نەبوو هەمویان بەدەست بۆ نووسین. لە کاتێکدا هێشتا هەواڵی جەنگ و پەلاماری سەربازی لە ناوچەکە بەردەوام گەرمە، بەڵام لە مەرزی حاجی ئۆمەران خەڵک تەنیا باسی ژیان و بازرگانی و گەڕانەوە بۆ ڕۆتینی ڕۆژانە دەکەن. بەڵکێ ڕزایەمە هاتمە ئەوڕۆ حاجی ئۆمەران لەسەر سیارم لێرە مابوو لێرە ئیشم دەکرد هاتم دەستە سیارە خۆ دەبەمش. وەڵا کاکە من لە 8 ڕۆژە چوومەتە ئێرانی سیارەکەم لەم بەرما بوو، هاتووم بۆ سیارەکەم ڕێگا لە مەرز هاتووم هاتوومەتە ئەم بەرەو ڕێگا بە ئاسایی و زۆر خۆش و مشکلێکمانش نییە. دوای 15 ڕۆژ لە داخرانی مەرزی نێودەوڵەتی حاجی ئۆمەران، ئەمڕۆ جارێشتر مەرزی نێودەوڵەتی حاجی ئۆمەران بە ڕووی جموجۆڵی گەشتیاری و بازرگانیدا کرایەوە. ئەم هەنگاوەوە ئەکاتن کەوا جموجۆڵی و گەشەی ئابووری لە بازاڕەکاندا زیاتر بکات. ئازاد ئۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، مەرزی نێودەوڵەتی حاجی ئۆمەران.